سواز بڕێناوتی دایمەن ئاژەڵەکان بەسەرەکەنەوە لە بابەتەکانیانە تقریبن وای لێ هاتووماگانە بابەتیانی لەسەر ئاژەڵەکان و کۆمەلگا و شیعرەکەنەوە دەستان خۆش بێ خەساندن وەکو دکتۆر باسی کرد لە برنی ئەندامی زاوزەی نێرە یان مێیە لە ڕووی زانستیەوە شتێکی زۆر زۆر باشە لەبەر ئەوەی ئەم ئاژەڵە دوور ئەبێت لە داهاتووە بۆ ئەوەی کە تووشی سەرەتانی ئەو ئۆرگانانە نەبێت تستەکانی یاخود ئۆڤەری توش نابێت هێلکەدان و گونەکانی بۆ ئەوەی تووشی مشکلەی هەوکردنی ئەندامی زاوزێ نەبێت یاخود تووشی سەرەتان نەبێت ئەمە لە ڕووی تەندروستیەوە شتێکی زۆر باشە هیچ مشکلەیەکی نیە هیچ کێشەی بۆ ئاژەڵەکە دروست ناکات لە مستەقبەلە بۆ بابەتی ئەوەی کە بڵین ئایا ئەمانە کێشەیان بۆ دروست ئەبێت لە ڕووی عەقلیەوە لە ڕووی نەفسیەوە نەخێر هیچ شتێکی وابوونی نییە تا کارگەری سبیل سەر ئاژەڵەکە جێنایڵە بە هیچ جۆرێک بەعکسەوە یعنی ئاژەڵەکە لەو کاتەیە کە مەسەن حازرە بۆ تەزاوج نفسیەتی زۆر زۆر تێکەچێ نێرەکەیان مێیەکەمان لە نان و ئاو ئەگرن حاڵەتێکی زۆر ناخۆشیان هەیە بیرلەوە ئەکەنەوە ینی بەس خەیاڵیان لای ئەوەیە کە تەزاوج بکەن نەک خەیاڵیان لای ئەوەیە کە ئەمان ئەبێ بەچکە دروستکەن و بەچکە بەخێوکەن ئەوە یعنی مرۆڤە بیرلەوە ئەکاتەوە کە ئەبێ وەچەی هەبێت ئەگەر یعنی حەز ئەکات بمێنێتەوە حەز ئەکات لە دوای خۆی وەچە جێبهێڵێت ئاژەڵ ئەو بیرکردنەوەی نیە خەڵت غەڵەت تێگەشتون یعنی ببورن ئەو شەیە کە لە کوردیا بەکارهێنرێت وەجاخ کوێر ئاژەڵ بیر لەوە ناکاتەوە بڵێ من سبینێ وەجاخم کوێرە یان من وەچەم نییە یان خفەت بخوا بڵێ من نەبووم بەدایک بەڵێ بەس وەکو غەریزەیەکەی باشە لە راپۆرتەکەیە ئاماژە بە دوو شت کرا یەکێکیان لەوەی کە ئەگەری زۆر یعنی ئەگەری ئەوە دروست دەکات کە لە ناو بچن ئەم ئاژەڵانە یەک هەروە باسی لۆ کرد کە بۆتە دیارتە دەبێت لەسەر ئەو دوو بابەتە قسەمان بۆ بکەیت طبعا لێرە ئاژەڵی ماڵی هەیە و ئاژەڵیش هەیە لە دەرەوە ئەژی باشە ئەم ئاژەڵانەی دەرەوە کەس نییە کۆنتترۆلیان بکات لە کوردستانە و مەسن لە زاوزەیان بخاتاوەکو بێتە هۆی ئەوەی سروش تێک بچێت ئەمان هەروەکو خۆیان ماونەتەوە بەعکسەوە زیادبوونیان خەریکە کاریگەری خراپ لەسەر خەڵک دروستەکە ئەمە ئەوە ئاژەڵە ماڵەکانیش خەڵک لە ماڵەوە بۆ خۆی بەخێوی ئەکات بۆ خۆشی خۆی بۆ ڕفاقەتی خۆی بەخێوی ئەکات لە کاتێکا کە ئەم ئاژەڵە ئەبێتە مشکیلە بۆ خۆی و بۆ ئەو کەسانشکە لە گەڵی ئەژین زۆر ئاساییانە زۆر بکرێ باشترە بەڵێ دکتۆرە ئەم خەسانە کە ئەنجام درێ بۆم ئاژەڵە هەم نێر بێ هەم مێبێ لە ڕێگەی نیشتەرگەریەوە ئەنجام درێت چۆن ئەم نیشتەگەری بۆ دەکرێت باشە لە ڕێگەی نیشتەگەریەوە ئەنجامەدرێ ئەبێت لە نێرەکەیە گونەکان دەرەهێنیت لە مێیەکەیە هێلکەدان و مناڵدان دەرەهێنیت بۆ مەسلەی چاکبوونەوە تۆزی نێرەکە ئاسانتر چاک ئەبێتەوە مێیەکە تقریباً دوو هەفتە لەبەر ئەوەی ئەمەلیاتەکە لە نێرەکەی ئاسانترە تۆ ناوسکی ناکەیتەوە بەس لە مێیەکە تۆ پێویست ئەکا ناوسکی بکەیتەوە پشی لەش تۆزە ئاژەڵێکە بەردەوام حەزی لە خۆخاوێنکردنەوەیە حەز ناکا مەسەلەن برینێکی پێوە بێت یان دەرمانێکی پێوە بێت یان پیسێکی پێوە بێت بۆیە تۆزێ ئیدارەدان و ئاگداربوون لە مێیەکە دوای نەشتەرگەری تۆزێک قورسترە یعنی ساحێبەکە ئەبێت تۆزێک ئاگدارتر بێت لە مێیەکە دکتۆرە ئەم نەشتەرگەریە کەی ئەکرێت لە چ تەمەنێکدا بۆ ئاژەڵە گونجاوە چ پشیلەی مێینە و نێرینە چ سەگی مێینە و نێرینە لە چی کاتێکدا گونجاوە بۆیان بکرێت یاخود حاڵەتێکی تایبەتێ ئەگەر خاوەنەکەشی نەیەوێت کە بیخەسێنێت بەڵام مەرج بێ لەسەری کە بیخەسێن هەروە جگە لەم دوو ئاژەڵە بۆچی ئاژەڵێکی تر دەگرێت بەتابەتی لە کۆمەڵگەی خۆماندا لە کۆمەڵگەی ئێمە زیاتر بۆ سەگ و پشیلە ئەکرێت لەبەرەوەی خەڵک زیاترە و دوو ئاژەڵە بەخێوەکات باڵندە ئەگەر زێ ئەکایە زیاناکە زۆر کاریگەری نابێت لەسەر مشکلی بۆ دروست ناکات لە ماڵەوە بە کوردی اینجا ئەم خەساندنە زیاتر لە تەمەنی 6 مانگی لەبەر ئەوەی ئیتر ماکزیمەم زۆر جار ئاژەڵەکان لەو تەمەنەیە حازر ئەبن بۆ جوودبوون زیاتر لە مێیەکانە لەو تەمەنەیە حازر ئەبن بۆ جوودبوون بۆیە زیاتر لەو تەمەنەیە ئەکرێت لە ئیتر لەو کاتەیە وردە ئۆرگانەکانیش یعنی تەواو پێگەشتون تۆ ئەتوانی بۆی بکەیت و سەگەکە یان پشیلەکەش بەشی ئەوە مناعی پیا کردووە کە بتوانێت بەرگی بنج و بەرگی نیشتەرگەری ئەو شتانە بگرێت ئەی لە نێرەکانە جیاوازە لە مێیەکان بۆ تەمەنەکەی بۆ خەساندن ئەنجام بدرێ بۆی خۆی لە 6 مانگیەوە ئەتوانێت بۆ نێر و بۆ مێش بکرێت بەڵام عادەتەن مەسەلەن پشیلەی نێر یان پشیلەی مێ لە 6 مانگیەوە نێرەکە لە 8 مانگیەوە زیاتر حازر ئەبێ سەگ لە 6 مانگی بۆ 8 مانگی حازرە بێ نێرەکە لە 11 مانگ ئیتر تەواو ئەتوانێت جوود بێ 11 بۆ 12 مانگە بەڵام وەکو ئەمەلیاتکردن ئەتوان هەر لە 6 مانگیەوە بۆی بکەن 6 7 8 لەوانە ئەتوانن بیکەن باشە دکتۆرە لە نێو کۆمەڵگەی خۆماندا زیاتر خەساندن بۆ پشیلە دەکەن یاخود بۆ سەگ هەروەها پێویستە زیاتر بۆ کامیان بکرێت زیاتر کامیان خاوەنەکەی یاخود بەخێوکەرەکەی بێزار دەکات بگەێنێتە ڕادەیەک کە ناچار بێ بیخەسێنێت خۆی ئێمە هەرکەس بڕیار ئەیا سەگێکیان پشیلێ بەخێو بکات پێشتر باسی ئەم بابەتی بۆ ئەکەین خۆی لەسەر قسەکانی ئێمە یان قسەکانی دکتۆرەکان بڕیار ئەیا کە کامیان بەخێوەکات بەڵام سەگی مێ مەسەلەن سووڕی مانگانی بۆیەت
بيت لەسەر قەنەفەکەدا ئەنیشێت تۆ ناهێڵە دایبیشی پێ هەڵگریت تۆزە لەوانەیە خاوەنەکەی ئیزعاجکە زیاتر بیر ئەکەنەوە بەڵێ زیاتر بیر ئەکەنەوە مێیەکان بکەن نێرەکە زۆر ئەو مشکلەیە نییە یعنی زۆر خاوەنەکەی ئیزعاج ناکات زۆر کێشەی بۆ دروست ناکات و بۆ پشیلەکان بەڕاستی زۆر مشکلە دروست ئەکەن لە ماڵەوە هەم خۆیان نامرتاحن هەم یعنی بەردەوام دەنگیانیت بەڵێ بەردەوام دەنگیانیت وایان لێت یعنی تەنان میز و پیسایش لە شوێنی خۆیان ناکەن دەست ئەکەن بە عینادیکردن لەگەڵ خاوەنەکان و هۆرمۆن ئەڕژن تۆزێک بۆنێکی ناخۆش دروست ئەکەن لە ماڵەوە لەوانەیە ڕابکەن بڕۆنە دەرەوە بۆی دوای پشیلەی نێریان پشیلەی مێ بکەون بۆیە عادەتەکە لە پشیلەیە زیاترە یعنی لە پشیلەیە خەریکە تەواو بۆ بە دیاردا لەبەرەوەی ساحێبەکەی هەم خۆی و هەم پشیلەکەش بەجددی تحملی ئەو حاڵەتە ناکەن. باشە ئەم خەساندنی ئاژەڵانە ئاژەڵە ماڵیەکان نابێتە هۆی پێشەرکردنی مافی ئەم ئاژەڵەکە نەتوانێت وەچە بخاتەوە. ئەم ئاژەڵە ئەتوانێت وەچە بخاتەوە کاتێک کە تۆ ژینگەیەکی وای بۆ دابین بکەی کە خۆشی و وەچەکانیشی بە باشی و بەبێ مشکلە بژین یعنی کەسێک بڕیار ئەیا سەگێکیان پشیلێ بەخێو کات پێی ئەڵێ ماگانە 30,000 بۆ 50,000 مەصرفێتی ئەوەی پێ ناکرێ ئەی چۆن ئەتوانێت مەصرفی مەسەلەن 5 بەچکەی تر بکات 6 بەچکەی تر بکات تۆزێ قورسە جاری وا هەیە خەڵکیە بڕیار ئەیا مەسەلەن نێر و مەیەک بەیەکەوە ئەکرێ ئەڵێ گەورە بووە چیان لێگرم زۆر بەدڵ ئەم سەگ و پشیلێ بەخێوە کات کەچی کە ئەگات ئەو حاڵەتی کە بەچکیان ئەبێت لە دایک وەکو لە بەچەکانیش بێزارە بێ هەمووی بەجارێ لە ئەبات زۆر مەسئولیەتیان زۆرە بەڵێ ئیتر لە وڵاتە شاتۆ بڕیار ئەیبی بەخشیت سیرەکەی دوایی لە ژێر پردەکەدایان ناوە بۆ فرۆشتن یعنی تۆ بە دڵ بەخشیتە بۆی دڵ نایە پارە لە حەقی ئەمڕۆ حەوەرگری کەچی لەولاوەوایان لێکردو تۆ ئەبێ یعنی مشکلێکی نەفسیت بۆ دروستەکە ئەبێ دائیمەن ئاگدار بی دائیمەن تەلەفۆنکەی بۆ ئەم کەسانێک ئەم سەگە و ئەم پشیلانت پێداون چونکە کە لە ماڵەکەی تویا لە دایک ئەبن بەشێکن لە ژیانی تۆ یعنی دایمە دڵت لایەن ئەبێ بۆیە بۆچی ئەم مشکلانە یعنی نەبێت باشترە. بەڵێ دکتۆرە ئاماژەت بۆ کرد کە هەندێک لە پشیلەکان لە ماڵ دەچنە دەرەوە بۆەوەی زاوزێ بکەن یاخود لەگەڵ پشیلەی دەرەکیدا جووت بن دیارە ئەم حاڵەتە لە سەگیشدا بوونی هەیە کاتێک لەگەڵ ئاژەڵانی دەرەوەدا جووت دەبن چ زیانێک دەگەێنێ بە خاوەنەکەی واتە هیچ ڤایرۆسێک دەگوازێتەوە هیچ حاڵەتێک دروست دەکات لە ئەگەری وەچە خستنەوەشە کە واتەوە چەکەیان چۆن دەرەچێت لە کاتێکدا ئەم سەگێکی مناڵ یاخود ئاژەڵێکی ماڵیە لەگەڵ دەرەوەدا جووت بێت. سیرکە بمانێ و نەمانەوە ئێمە سەگ و پشیلەی کوردی بەڕەڵایانی بێلانە خەڵک حەزی لێی نییە بەخێوی ناکە پارەی پێ نایە بەس تۆ پشیلێکی شیرازی یان سەگێکی ئەوروپی یان ئەمانە بەخێوەکە پارەی پێ حەزی لێتی ئەم سەگەی تۆ یان ئەم پشیلەی تۆ ئەچێتە دەرەوە دوای نێرێک یان دوای مەیەک ئەکەوێت باشە ئەم نێرە ئەگەر مەیەکە لە دەرەوە بێت بەچکە بکات یان نەیکات هەر وەکو جارانە و هەر پشیلەی دەرەوەی و هەر سەگی دەرەوەی و هیچ ئیسیفات دەناکە ئەگەر جوانیش بێ ئەگەر مەیەکەی تۆ ئەچێتە دەرەوەیەتەوە ماڵەوە بەچکەکە ئەگەر بەچکەکان کوردیە یعنی حاڵیان حاڵی ئەوانە بێت کە لە دەرەوەن دوایی تۆ نەکەس لێ دووەرەگرێ بەکڕین نەکەس لێ دووەرەگرێ بە بەخشین یعنی خەڵک هەیە بەداخەوە ئەم حاڵەتانە کە ڕوئەیەن بە کارتۆن ئەیان با لە شوێنێکە فڕیان ئەیە دوای بەچکەکان نەزانم مژدانی چۆن ئەوە تەحملەکە هەر باشە ماڵیان ئەوە بێت تا 30 ڕۆژ هەڵیان ئەگرن دوای 30 ڕۆژ ئەیان کەنە کارتۆن و ئەیان بن لە دەرەوە فڕیان ئەیان ئەمە ئەوە بۆ مەسلەی ئەوەش کە نەخۆشی بەڵێ تەبعاً لەبەرەوەی تۆ پشیلەکە یان سەگەکەت لە ماڵەوەیە کوتان و هەموو شتێکی مەزبوطە بەڵام سەگی دەرەوە یان پشیلەی دەرەوە کوتانی بۆ نەکراوە لەوانەیە نەخۆشیەکی هەبێت لەوانەیە نەخۆشیێکی گوازراوەی هەبێت تەبعاً بۆ پشیلەکانی تۆش ئەگوازێتەوە ئەمە ئەوە اینجا پشیلەیەک یان سەگێک تۆ لە ماڵەوە زۆر مدەلل بە خێویەکەی نان و ئاوی لە کاتی خۆی ئەیتێک کە ئەچێتە دەرەوە زۆرجار نازانێ بێتەوە یان ناتوانێت بێتەوە ئەمە ناتوانێت لە دەرەوە خۆی بژێنێ لەوانە شەو بکەوێتە دەستی کەسی خراپەوە یعنی بۆیە یعنی تۆ یان ئەبێ دایمەن بە دوای ئەم سەگەوە بی ئەم پشیلەوە بی نەچێتە دەرەوە ئاگداری بێت یان حەلەکە هەر ئەوەیە کە نەزۆکی بکەیت. باش دکتۆرە لە قسەکانی پێشودا پرسیارکەمەوە دروست بوو نامە بەسەمان تێپەڕێ باست لە ژینگەی دروست کرد ئایا ژینگە دروستە کە پێویستە بۆ ئاژەڵە ماڵیەت دابین بکرێت کە بڕێک پارە ئاماژەت پێ کرد دابینەکرێت بۆ مەصرفی ئەم سەگ ئەم پارەی لە چیا بێت لە خواردنە چ جۆرێکی تر ئەو ژینگە دروستی بۆ دابینەکرێت کاتێک کە تۆ بڕیارەی سەگێک یان پشیلەیەک بەخێوکەی پێش هەموو شتێ ئەبێ شوێنێکی گونجاوت هەبێ تۆ نابێ ئەم سەگە یان ئەم پشیلە لە ژوورێکە حیجز بکەی با لێرە بێت هەر لێرە نام بخۆ هەر لێرە ئاو بخۆ لێرە بمێنێتەوە نا ئەم سەگە یان ئەم پشیلەیە شوێنی گونجاوی ئەوێت ماڵێکی تۆزە فراوانی ئەوێت باشە تۆ ئەبێ کاتی بۆ تەرخانکەی ڕۆژانە یاری لەگەڵکەی ڕۆژانە بیبیتە دەرەوە سەگ بەتایبەت پشیلە پێویستی بە برنە دەرەوە نییە سەگ پێویستی بەوەیە کە تۆ بیبیتە دەرەوە مەسەلەن پیاسی لەگەڵ بکەی کە تۆ بڕیار ئەی سەگێ بەخێوکەی
خۆ بەدەردی ئەڵەن شێر بەنانە ڕق بەخێو ناکرێتەوە ئەم سەگا بێنانی باشی بێتێ ئاوی باشی بێتێ پێداویستی بۆ بکڕی بڵێ خواردنی تایبێت بەخۆی هەیە پێداویستی بۆ بکڕی شوێنی خەوە مثلەن قاپی ئاوە شامپۆیە ماگانە قەترەی گەنەیە حەبی کرمە ساڵانە کوتانە ئەبێ ئەم شتانەی بۆ بکەی کە تون لە خۆت ڕنابینی و ناتوانانی ئەم شتانەی بۆ بکەی گوناحە یعنی ئاژەڵەکەش بێنیتە ئەو ژیانەوە چونکە ئەم ئاژەڵەش لایانی نەفسی زۆر تێکەچێ بەداخەوە جاری وا هەیە کە سەگیان پشیلە سەدانمان ئەکا لە کلینیک وەسعی نەفسی زۆر خراپە جاری وا هەبووە یعنی سەگ هەبووە بە سەعات ئاوا سەیری کردووی بۆی دەستی بێنی بەسەرێ ئەمنە ئەم ساحیبە لی نزیک نەبووەتەوە بۆ بە خێوێکە ئەگەر وایە هەر نەبێ باشترە باشە ئێوە کو پزیشکێکی ڤێرتەنەری لە ئێستا بە بەراورد بە ڕابردوو خەساندن لە چه ئاستێکە ئێستا زیاترە خەساندن لە دەروی وڵاتیش وەکو کۆمەڵگەی خۆمان دەکرێت بە حکمی ئەوەی کە ئێستا لە جاران زیاتر ئاژەڵی ماڵی بەخێوەکرێت طبعا نسبەی خەساندنیش زیاد بووە بۆ مەسلەی دەرەوەی وڵاتیش بڵێ لە هەموو شوێنێ ئەمە ئەکرێت لەبەرەوەی سەگی نێر مەسەلەن کاتی حازر ئەبێت کە بوونی سەگێکی مێ ئەکات حازرە بۆ جوودبوون ئەم نێرە ئیتر نان و ئەو ناخوا بێتاقەت ئەبێت دایمە داوای دەرەوە ئەکات بۆیە مەسەلەن لە ئەوروپا ژاری وایە ئەمە ماڵەکەی و ماڵەکەی تەنیشتیان نێری هەیە جانمی هەیە بۆیە مجبورە ئەم ئیشە بکات بۆ چکە لەوانەیە و کەس ئەسڵن کاتی نەبێ بۆ بچکە بەخێوکردنیان کاتی نەبێ ئەم سەگەی بەرێ بۆ تەزاوجیان تو ناتوانانی زوو یعنی ئەم حاڵەتانە دووبارە بێتەوە بۆی لە هەموو شوێنێ ئەکرێت دکتۆر تۆ لێرەی من بە دەرفەتی دەزانم بپرسم سەبارەت ئەوەی کە هەندێک کەس پشیلەکانیان یاخود ئاژەڵە ماڵەکانیان ناخەسێنن باکسەوە هەوڵی زۆربوونیشیان هێن دواتر بێچۆکاریان لە دایک باوکیان جیا دەکەن و دایفرۆشن تۆ لێرەی بە دەرفەتی دەزانم بپرسم چ تەمەنێک گونجاوە بۆ ئەوی ئەو پشیلە یاخود ئەو سەگە لە دایک و باوانی جیا بکرێتەوە بدرێ بە کەسێکی کە بفرۆشرێت کاتێککە بڕیارەیە ساڵەکە دیان پشیلەکەت بەچکە بێنێت بەداخەوە زۆر کەمە ئەمە زۆر کەم خەڵک تەحمل ئەکەن تا و حەدە بەلایانی کەمەوە ئەبێ بەچکەکە 2 مانگ بۆ سەرەوە بێت یعنی خوار 2 مانگ تەحمل ناکات تا ئەو کاتە ئەو بچکەیە مەناعەیەکی باش لە شیری دایکی وەرەگرێ دایکەکەش پێویستی بەوانە تا ئەو کاتە زۆر جار خەڵکە بۆ لە 30 ڕۆژیە بچکەی لە دایکی جاکرێتەوە دایکەکە تووشی نەفسی بووە حاڵی زۆر تێک چوە مانگێک 2 مانگی ویستۆتە هاژێتەوە بەسەر خۆی بۆیە ئەبێ بەلایانی کەمەوە لە 2 مانگ بۆ سەرەوە بێت بەڵێ دکتۆر من بەچای خۆم حاڵەتی وان بینیوە کە سەگێکی زۆر بچووکە ینی بەکەمتر لە مانگێک فرۆشراوە یاخود دانراوە بۆ فرۆشتن کەسێک بەزەی بە سەگەکەیەتەوە دەڵێت من بیبم لە ماڵی خۆم باشترە بەخێوی کەم من ئاگاداری منەوە باشترە بکەوێتە دەستی کەسێکی خراپ و بەم تەمەنە مناڵیەوە شتێکی لێ بەسەر بێت چۆن بتوانێت بەخێوی کا چی پێ بدا چۆن بتوانێت جێگەی دایکی بۆ بکرێتەوە لەوێدا خۆی بەداخەوە ئەو حاڵەتانەمان زۆرە بەڵام هیوادارم هەرکەس بیر ئەکاتەوە شتێکی وا بکات پێشوەختە بڕوا بڕیار با لەبەر ئەوەی مەسەلە هەر ئەوە نیە لەوا بەزیان پێاتەوە زۆر کەس زیاڵە سەگێکمەوێ خۆم بە شیر بەخێویکەم با هەفتەیەک بێت و چۆن ئەتوانی سەگێ بەخێوکەی بە شیر بەخێویکەی هەفتەیەک بێت باشە چکە سەگ لەو تەمەنەیە تەنها نیە من شیرەکە کەم بە قورگەوە ئەو سەگە ناتوانێت میز و پیسایکە دایکی دائیمەن مەساجی بۆ ئەکا میز و پیسایەکی بۆ دەرئەهێنێت مەسەلەن ئەگی ناوانە بێت لە ناوسکە ئەمێنێتەوە و عەزێتی ئەبێ 2 ڕۆژ 3 ڕۆژ ئەو پەڕی بەرگە ئەگرێ ئەمرێت کاتێککە تۆ بڕیار ئەهەیە شتێکی وا بکەیت ئەبێت بڕۆیت بۆڤێت شیرێکی گونجاو بۆ ئەم سەگە پەیاکەی ژنگەیەکی پاک و خاوێنی بۆ پەیاکەی لەبەر ئەوەی مناڵە مناعی زۆر کەمە لە دایکی دابڕاوە احتیمالە سەگێکی مەسەلەن سەرجادە نەخۆشە باشە لەم شوێنە میز و پیسایی کردووە تو ئەڕۆی بە شوێنەکەی قاچ بەر شوێنەکەکەوێت ئەم ڤایرۆسە هەڵەگری بێتەوە بۆ ماڵەوە بۆ ئەم بەچکەی کە بەخێو کردووە یعنی جاری وە هەیە خێرەکە نەکەیت باشترە لەوەی کە بە نەشارەزایی بیکەیت لەو باشتر لەم دوکانە بمێنەوە لەم فرۆشگای بمێنێتەوە کەس گرنگی پێنەدا من بیبم باش ماڵیان ئاوا بێبی بە باشترە بەڵام یەکسەر بڕوات بۆ ڤێت مەسەلەن پرسیار بکات ئێستا یعنی سوپاس بەخوا دکتۆرەکان زۆر یارمەتی ئەو کەسانە یان هەم بە ڕێنمایی هەم جاری وە هەیە کەسەکەیەت توانای مادیشی ئەوەنە باش نییە بەڵام لە بەرەوەی بزەی بەم حاڵەتاتەوە ئێمە و دکتۆرەکانی کەش زۆر یارمەتی ئەین بۆیە یعنی سلێمانی حەمدولە سەڤێتی زۆرتیایە بڕوات پرسیار بکات لە ڤێتەکان باشترە چونکە ئیلتیزاماتی هەیە بەڕاستی جاری وای 2 ڕۆژ تحملی پیساییکردنەکەی ناکات یعنی پرسیار بکات بڵێت من چۆن ئەم شتانەی فێر بکەم پێش ئەوەش خێرەکە بکات پرسیار بکات باشترە لە بەرەوەی لەوانەیە ئەوش 2 ڕۆژ تحمل نەکە جاری وایە خەڵکی پارەشی پێیات دوای 2 ڕۆژەکەی هێنێ فڕێ ئەیە لە بەردەم کلینیک چۆن شتی باکی باشە لە قسەکاندا ئەمەشت بۆ کرد ئەم بێچۆکەی ئەتوانرێت لە دایکەکەی سەگ بەچ پشیلە لە دوای 2 مانگەوە جا بکرێتەوە گەر پێش ئەم وادەیە بێت دایکەکە تووشی کاریگەری دەرونیە بێت بەڵام دوای ئەمە کە بێچۆکەی لە 2 مانگ زیاتر بێلی جاکرێتەوە دایکەکە بەلایەوە ئاساییە بێت یان کاریگەری دەرونی لەسەر جێ هەڵێ فەرقی هەیە لە بینی ئاژەڵەکانە سەگ زۆر جاریانی لەبەر ئەوەی کە مەسەلەن سەگەکان دان دەرەکەن
گوانی دایکەکە عەزیەتیان لەم تەمەنەیە زۆر ئیزعاجی ئەکەن دایکەکەش زۆر یعنی احتیمامی بۆ ئەوان نامێنێ بەڵام پشیلە ئاژەڵێکی زۆر عاتفیە زۆر بچکەکانی خۆی خۆشەوێ زۆر زیاتر حەز ئەکا لەگەڵی بمێننەوە بۆیە بچکەی پشیلە تا زیاتر لەگەڵ دایکە بمێنێتەوە بۆ دایکەکە باشترە کاتێککە تۆ بڕیار ئەی ئەم بچکانەشیان لێ بکەیتەوە لەبەر خاتری دایکەکە لەبەرەوەی چەندێکە قەرباڵخیە ئەو بوجەوە ڕاهاتوە لەگەڵ مناڵەکانی ئاەتی دانەیەکیان بۆ بێڵیتەوە باشترە تا وردە یعنی دوایی بڕیار بێ ئەمە ئەگەر دایکەکە بە تەنیا بێت بەس جاری وهەیە مەسەلەن نێر و مەیەکە بە یەکەوەن زۆر کاریگەری نابێت لەسەری ئەگەر بچکەکانی لێ بکەیتەوە. بەڵێ دکتۆرە لێرەیت دیسانەوە بە دەرفەتی دەزانم بپرسم بەڕاستی ئێستا دەبینیت ئاژەڵەکان لەسەر شەقامەکان زۆرن تا چەندێک گرنگە شوێنێک بۆ ئەم ئاژەڵانە دابین بکرێن ئایا دەتوانین بڵین پێویستە ئەم ئاژەڵانی سەر شەقامەکەش بخەسێنرێن بۆ ئەوەی ئەوەنە زۆر نەبن و بەڕاستی هەندێجا پەلامانی خەڵکیش هەیە بداخەوە ئێمە و تقریبا هەموو ئاژەڵ دۆستانی سلێمانی زۆر دەمێکە لە هەوڵی ئەویان کە شەڵتەرێک بکرێتەوە شوێنێک بکرێتەوە بۆ ئەوەی ئەم سەگانەی سەرجادەیانی پشیلەکان تا ڕادەیەک باشترن هەرچەند بداخەوە ئەوانش بەدەرنین لە عەزیەتی دەستی ئینسانەکان چ سیارە لیان ئاجێ پشیلە ینی گەر بێتان بەلای چەند لە بەشەر ئەترسێ باشە بەس سەگەکان بەداخەوە زۆر مەزڵۆمن طبعا حاڵەتی گەستنیش هەیە یعنی لەبەرەوەی ئەم سەگە ئەوەنە لە بەشەر ترساوە ئەمەنە عەزیەت دراوە کاتێک کەسێک ئەچێ بۆ لای لەوانەیە وا بیر بکاتەوە عەزیەتیە ئەمیش لەوانەیە عەزیەتی ئەو باتەوە بۆ نەمانی خۆشی لەم سەگەوە بۆ طبعا ئەبێت مادەزان ماوەی لەم پێشەگەراگەدار بوون ئەو گورگە یعنی لەوانەیە نەخۆشی ڕێبیسی هەبوو بێت هەڵگری نەخۆشیێک بووە سەگی شەمان نەخۆشی هەیە گەر نەکوترا بێت شەرت نییە هەی بێت ئەمانەی دەرەوە یعنی هەمویان هەڵگر بن بەڵام ئینسان خۆی بپارێزێت باشترە بۆیە حکومەت ئەبێ لەوە بکاتەوە بە جدی شەڵتەرێک بکاتەوە لەبەرەوەی ئەم سەگانە سەلامەت بن بمێننەوە و لە زاوزێ بخرێن یعنی هەر سەگێک لە ساڵێکە دە بچکەی ئەبێت جاری وا هەیە تا 20 بچکە ئەڕوات لەبەرەوەی 2 جار لە ساڵێکە ئەزێت باشە ئەم بچکانە حاڵیان زۆر خراپە یعنی من دوێنێ پێرە ئەبینم دایکەکە علاگەیەکی گەورەی هەڵگرتۆ ڕۆشتم بە دوای سێرەکەم دی بۆ لای بچکەکان ئێسقان و ئەم شتانەی تایە ئەو لەوانەیە تا هەفتەیەکە خواردنی دەست نەکەوێت یعنی هەم ئەمڕۆ زۆر گوناحە هەم بچکەکان گوناحن هەم مرۆڤیش یعنی لەوانەیە تووشی مشکلە بێ لە ساڵەکانەوە جار خەڵک ئاژەڵەکان جار خوارد دەکەن هەڵوێستی چیە لەسەر ئەمە زۆر بەداخەوە ئەم ژینگەیە بەس مافی من و تۆ نییە ینی مافی ئاژەڵیشە لەسەری بژی ئەمە من و تۆ دروستمان نەکردو خوا دایناوە هەڵبەتە حکمەتێکی تایە کە سەگەکانیش لە سروشتامێنەوە کاتێ تۆ بڕیاری هەمووشیان کۆکەیتەوە نەزۆکیانگەی ئەبێ بەشی سروشت بهێڵیتەوە بە نەزۆکراوی تەمەەن بۆی زاوزێنەکەن جاری وایە کەسێکیت ینی زۆر ئەم سوتفەمان ئەکاتەمە وڵی سەگێک لە سکۆڵانەکەمانایە نێن بیبن من دەرمان خواردێکم بۆ دەرمان خواردیەکەی یعنی ئەم سەگە هیچ مشکلەیەکی نییە زۆر هادئە لەگەڵ هەموو کۆڵانەکەیا بۆ بە برادەر تەنها چاوەڕێی لە ئەوە لە ئێوە کات یعنی تۆزە نانی بێنێ چۆن ویژدانە ڕێگە و پێ ئەیە ڕۆحێک بکوژی یعنی ئەوش ڕۆحە تو چۆن ئەتوانی بیکوژیت ئەی ئێوە وەکو پزیشکی ڤێتەنەری پلانتان چییە بۆ داهاتوو پلانتان هەیە بۆ کەمکردنەوەی ئەم ئاژەڵانەی کە لەسەر شەقامەکاندا بوونیان هەیە وەکو ڕێکخراوێک یاخۆ وەکو طبعا ئاژەڵ دۆستان دائیمەن خەریکن ڕێکخراوەکان دائیمەن خەریکن دائیمەن یعنی فشار مەخزوو لەسەر حکومەتەوە بە تەمای کە شەڵتە دروستکرێ بەڵام بەداخەوە هیچ نایەن بەدەممانەوە لەبەرەوەی ئەم شەڵتەرە زۆر زەرورە پزیشکانی ڤێتەنەری هەمومان دائیمە وتومانە ئەگەر حکومەت بە تەما بێشتێکی وا بکە ئێمە یارمەتی ئەین زۆر لەگەڵ یابین چ لە ڕێگەی ینی طبیەوە بێت چ لە ڕێگەی وشارکردنەوەی خەڵکەوە بێت لە ڕێگەی کۆکردنەوەی سەگەکان لە هەموو ڕێگەیەکەوە ئێمە ئامادەین یارمەتی بین بەڵام بە ئێمە ناکرێت هەستین شەڵتەرێ بکەینەوە مەسئولیەتێکی زۆر گەورەیە لەبەرەوەی ئەم شەڵتەرە من بەتەنیا ناتوانم 50 دۆنم دابین کەم و خانووی سەگی دیا بکەم و نێرومێجیاکەمەوە ئەم هەموو سەگە کۆکەمەوە ئەم هەموو سەگە نەزۆکەم و دائیمەن ڕۆژانە پاکیان کەمەوە و ڕۆژانە نانیان بەمێ و هیچ لایەنێک نییە بتوانێت بەتەنیا ئەمە بکات ئەمە ئیشی حکومەتە لە هەموو دنیاە لە هەموو وڵاتێک شەڵتەر هەیە سەگەکان و پشیلەکان کۆکراونەتەوە نەزۆک ئەکرێن خزمەت ئەکرێن ڕۆژانە تا ئەو کاتێک کە تەمەنیان هەیە بەڵێ تابلۆ حەسەن پزیشکی ڤێتەنەری دکتۆرا زۆر سپاس بۆ ئەوی ئامادە بووی لەگەڵمانە